ڕێزانم کاتتان باش خۆشحاڵم بە بینینی هەمووتان لێرە و سوپاس بۆ میوانداریەتی کردنتان و پیرۆزبایەکی گەرم لە پەیمانگای ڤیو گروپ ئەەکەم بۆ یادی 10 ساڵیان و بە تایبەتی ڕاهێنەر و مامۆستا بەڕێزەکانیان بۆ ڕۆڵی گرنگیان لە دروستکردنی پێشخانێکی پیشەیی کە بەڕاستی کۆڵەکەی پێشکەوتنی هەموو کۆمەلگایەکە. بەڕێزان لەم چەند دقەی داهاتووە ئەمەوێت باسی بڵین وەڵامی پرسیارێک بمەوە ئەویش بۆچی ڕاهێنانی پیشەیی مەفروزە بەقەدەر بڕوانامەی زانکۆ لە لامان گرنگ بێ ئەوە گەر گرنگتریش نەبێت. بۆ ئەو بەمەستە جارە پێشەوە حەزم کرد سەرەتا بگەڕێمەوە سەر وێنەیەکی باوکەی بینین کاتێک خوێندکارانی زانکۆمان تەخەڕوج ئەکەنەویش ئەوەیە بینین کە عادەتەن لەگەڵ هەڵانی کڵاوەکانیان ناشتی تریش هەڵەیەن کە ئەویش چیە عادەتەن ئەوراقی دەفتەر و کتێبەکانیانە تەنانەت جاری واشەیەشی سووتێنن. لە کاتێکا لە زۆربەی کاتایمە ئەمە وەرەگرین وەکو پەیامێکی بڵین و کۆڵێ تاوبوونی قۆناغێک و چوونە قۆناغێکی ترەوە، بەڵام لە ڕاستیدا لە زۆر سیستمی فێرکاریە باوە بڵم لە شەرقی ئەوسەط و ئاسیا بە تایبەتی بەڕاستی کاردانەوەی دواتری هەیە بەوەی کە بڵین خریدی زانکۆکان بە حیاتی ناچنەوە بەلای وەرەقە و قەڵەم و دەفتەر و باوەڕیان بەڕاهێنان نامێنێ لە نەتیجەیەوەی ئەو کابوس و ئەو شتانی کە ئەیبەستنەوە بە هۆڵی تاقیکردنەوەکان و ئەوە لە نەتیجەیە ترسێک دروستە بێ بۆ فێربوون و بڵین ڕاهێنان و خۆ پێشخستن. ئەوەی من لێرە ئەمەوێ تەرکیزی خەمەوە تەمان هۆکار زۆرە بەس لێرە تەرکیزە خەمە سەر بەس یەک هەدەفی ئەساسی کە ئەویشەوەیە بۆچی پێویستە ئێمە نەوەستین لە فێربوونی بەردەوام و لە ڕاهێنانی بەردەوام ڕاهێنانی پیشەیی. ڕاستەکەی هەر وەکو چۆن چکە ئەگەر بێت و وادانین ئەگەر بێت و ئێمە هەر چۆن ئەگەر با بڵم ئەنەلۆجی کە با بڵم لێکچوان لەگەڵ ماسوولکە بڵین بەکاربێنم هەر چۆن بۆ ئەوەی ماسوولکەکانمان بە بەهێزی بمێنێتەوە پێویستمان بەڕاهێنانی جەستەیە، هەمان شێوەش پێویستمان بەڕاهێنانی ذهنیە کە بەردەوام کە ئەوانش کە ئەوەش لە چیا دروستە بێت لە ڕاهێنانەکانە ڕوئایە کە پێویستەکە بەردەوام و زانیاریانی هەمانە ئەپدەیتی کەین باوە بڵین زانیاری نوێ بێنینە جێگای کۆنەکان تازەکەینەوە. لەولایەنەوە پێویستە کەواتە مرۆڤ بەردەوام بێ لە خۆپێشخستن، چونکە ئەگەر بێت وادانین لە باشترین حاڵەتام خوێندکارە باوە بڵم ئەم فێرخوازە لە باشترین زانکۆیە تەخەڕوجی کردو و ئاخر ئەپدەیتی معلوماتی پێ و وادانین شەحنەکەی فولە کە هاتۆتە دەرەوەی زانکۆ، ڕاستیەکەی بە تێپەڕبوونی کات و بەو گۆڕانکاری خێرانەی ڕوئایات کە لە چواردەورمانە هەیە لە پێشکەوتنی تەکنەلۆجیا هەر گۆڕانکاری ژیان و ئەکاسێرەکەی ماوەیەکی پێ ناچێت شەحنەکەی زوودا ئەوەزێ جا بەهۆی گۆڕانکاریانی بەڕاستی ئێستا زۆرەوە شەحنەکە زۆر زووتریشدا ئەوەزێ لە نەتیجە ئەگەر هەر با بڵم لەسەر با بڵم مێتافۆری هەر هین بڕۆم ئەنەلۆجی شەحنکردنەوە هەر چۆن خێرا ڕاکەین لاپتۆپەکانمان یا مۆبایلەکانمانەکەین بە شەحنەوە پێویستە خۆشمان بە هەمان شێوە بکەینەوە بە شەحنەوە بەڕاستی کە ئەو شەحنە چی ئەکات لە دوای ژیانی زانکۆ کاتە ئەو ڕاهێنانە پیشەیی و کەسێتی و حتا لە هەموو بوارێکە کە ڕاهێنان کە پێویستە وەرگرین. هۆکارێکی تر بەڕاستی ئەوەیە کە ئێمە ئێستا بە تایبەتی ئەم سەدەی ئێستامان سەدەیە کە مەشهورە بەوەی کە گۆڕانکاریەکان تایە زۆر خێران و زۆر ینی بڵین سەریع ئەو زۆر زوو ڕوئایاتی ینی و زۆر گەورەشن خێرایەکان لە نەتیجەیە تەنانەت زۆر کەس هەیە گەرەوە بینن لەم مەقالەیە کە ببورن بەڕێستان نایبینن بەس بە باسی واکەڵێ معریف بڵین شتێکی پێوتە کێربی معریفە هەموو بڵین وا باسکراوە ئەمە بەکمنستەر فۆڵەر لە کاتی خۆشیان تەنەبووی کردووە هەرچەندە تۆزێ شفتی کردووە کە هەتاوەکو 1990 هەموو 100 ساڵ جارێک معریفە بڵین دوو ئەوەنەی خۆی بووە. لە پەنجاکانە 25 ساڵی ویستۆ بۆی بێ بە دووەنەی خۆی لە هەشتاکانە تقریبا 30 زەمان عەفو ببورن 30 زەمان بەڵێ تەسەووری ئەو کراوە تا 2000ەکان ببێ بە 13 سەعات کە ئەمە خۆی ئەسڵەن تۆزێک بازێکی ئەڵێ گۆڕاوە بۆتە 2020 یا دواتر بەڵام ئەمە بەس بۆی فکرێک بن بە بەڕێستان کە گۆڕانکاری معریفی چەند زۆرە ئێوە لە تەسەوور کە من اعتماد کەمە سەر معریفەیە کە هیچ چەند ساڵێک لەمەوە پێش بێ ئەبێت چۆن بەجێ مابێتم لەولایەنەوە و هاوکارێکی تریش بەڕاستی منافەسە تا ئەبێ زۆرترە بێ بەقوەترە بێ پێویست ناکات زۆرمان لە ئەزمموی خۆمانە هەیە من ساڵی 2004 کە تەخەڕوجمان کرد لە زانکۆی سلێمانی ئێمە قەرارمانەیە هەڵی بژێرینایە لە کەرتی تایبەتە ئیشکەین یا لە کەرتی گشتی و لە کەرتی گشتیا لە چ وەزارەتێکە ئیشکەین بەڵام ئایا توانین بڵین ئێستا هەمان زروفە بۆ دەرچووەکانی زانکۆمان بە تایبەتی کە زۆر بەشیان تەخەڕوجەکەن بە سکیڵی ئایتی بەقوەتریشەوە و تۆزێک معلوماتیان هەیە کە لەوەی لەوانەیە لە کاتی ئێمەیان نەبوو بێت. طبعا بەدەل لە ئەوەش منافیزێکی کەشمان بۆ پێیا بۆ بەدەل لەوەی منافیسی مرۆڤ کە زۆر بەهۆی زۆربوونی ژمارەی دانیشتوان بەڕاستی ڕۆبۆت و ئاچیزەش ئێستا منافەسەمانەکەن کەسێک جارێکیان قسێکی خۆشی کرد لە سەرەوتی باشی ڕۆبۆت لەوەیە نەک ئیشەکە و باشتر و دەقیقتر بۆکە بەڵکو بۆڵەبۆڵیشی نییە
یعنی مەبەستم لەوەی لەو لایەنەوە ئێستا لە عەسرێکین تەنانەت پێویستمان بەوە هەیە جێپێی خۆمان بکەینەوە لەو شانانەیە وەکو بینن لەم چارتانە بەڕێستان شانی ئایا تەسەورەکرێت تا ساڵی 2030 لە سا 15 کارەکان لە عالەما بڵین تەبعاً یابان بەرزترینە لە سا 26 مەکینە بیکە لە نەتیجە 400 ملیۆن کەس بێ ئیشەکەی نامێنێ لە دەستەیە ئەی ئەمە کی یارمەتی ئەیا بتوانێت جێ خۆی کاتەوە زانکۆ تەواو بۆی چێکە پێویستی بەڕاهێنانە لەو بوارانەی ترکێنە پێشەوە و یەکێک لەو ئەوە لە باوەڵین یەکێک لەو خەڵاسانە یەکێک لەو شتانی کە یارمەتیمانەیە خۆمان دەرباسکەین لەو وەزع و بتوانین ڕابین لەگەڵ ئەوەیە چەمکێکە کە بەڕاستی سیستمی زانکۆکانی باکووری ئەمریکا و ئەوروپا زۆر احتیمامی پێن ئەیش لایف لۆنگ لێرنینگ ئەسڵەن زانکۆکان منهەجەکان وا دەئەنرێ کە ببن بە فێرخوازی بەردەوام بۆ هەموو ژیانیان کە تەنانەت باسیەوە کاڵێ ئەوەیە ئەسڵەن بە تایبەتی لە عەسرێک ئێستاە کە هەموو شتێک خەریکە ئۆتۆمەیتەکرێ مەکینەیی کات زۆر پێویستمان بەوە هەیە بۆ بەردەوام فێربوونەوە ئەویش لەبەرەوەی فێربوونی بەردەوام بەدەر لەوەی ئیستیفادەی هەیە معلوماتی کۆن ئەپدەیتەکەیتەوە معلوماتی تازەکەیتەوە مێشکرا و چەندها سوودەکانی تری هەیە بڵین وازحە و بێجگەل لەبەر ئەو سەبەبەشە چەندها زانکۆکانی دەرەوە تەنانەت دەرەوەی زانکۆکان ینی مؤسساتەکان بەردەوام پرۆگرامی ڕاهێنانیان هەیە بۆ تەمەنی جیاواز کەسی جیاواز ڕەکەزی جیاواز وەکو بۆ نمونەم لێرای بینن هارڤەرد هەر تەبعاً نەک زانکۆی هارڤەرد زانکۆکانی تر بەعام شوێنێکیانەی کۆنتینیوین ئێجوکیشنە یعنی فێربوونی بەردەوام کە بۆ کەسانەیە کە زانکۆیان تاو کردووەیانێ بێن لە بوارێکا بۆ نمونە لە بواری ئینتیریر دیزاینە لە بواری دیزاینە بەکارهێنانی سۆفتوێرەکە خۆیان پێشخەن و شوێنێکیانەوە پێ بێ بڕۆنەوە ناو زانکۆ وەکو بەڕێستانە بینن هەر لەو هەمان ئەو پرۆگرامە هەیەە بۆ پیشەی هەیەە تەنانەت بۆ کەسی خانەنشین پرۆگرامیان هەیە پرۆگرامی ڕاهێنانیان هەیە ئەگەر بێمە سەر ئەوەی کەمە لە قسە نەزەری دەرچێ و بچێتە سەر بزانمایە بە عەمەلی تەطبیقم کردووە ئەگەر بێمە سەر ئەزمموی خۆم لە زانکۆی خۆم لە زانکۆی کالگەری لە کەنەدا ڕاستیەکەی چەندەها پرۆگرامیان هەبوو ئەوانیش بە هەمان شێوە لە بواری کۆنتینیوین ئێجوکیشن یعنی فێربوونی بەردەوام لە بواری لیدەرشیپ بڵین بواری لیدەرشیپی لە بواری وانەوتنەوە لە بەرەواری کاریەر یعنی چۆن کار بدۆزیتەوە لە بواری زۆر جیاوازە تەنانەت ئەسۆسییشن با بڵین ڕێکخراوی خریجەکان هەیە کە ساڵانە بە سەدەها یعنی بە ئەمانە پرۆگرامی ڕاهێنان ئەهێنن وەرکشۆپم با بڵین خولی ڕاهێنان کە وەرگیراوەتیایە لە ئەوەی کە چۆن سۆفتوێرێ بەکاربێنی یا خولی ڕاهێنان لە بواری تەکنیکیە تاوە کۆگاتە سەر بەڕێوەبردن و نووسینی راپۆرت بۆ کاری تەکنیکی و تەنانەت ئەتەکێتی نانخواردن ئەگەر بچیت بانکری بۆ وەفدێکی ڕسمی کە لەگەڵ ما بوو خریج بوو بە 20 ساڵ بوو خریج بوو هاتوومەتەوە بیرم چۆتەوە نەچووم بۆ وەفدەی کە باسییانە کە ڕۆژە لە ڕۆژانە چمێ ساعت و معلوماتەکەم ئەپدەیت کەمەوە لەو لایەنەوە باوە بڵم بۆ کەسێکی وەکو خۆم حالیان لە کاتێکە بڵین کە گەڕامەوە کوردستان بۆ زۆرینەی کەس بە خێزانەکەی خۆمەوە ئەوەی بەدەستکەوتە بینرا بۆ من ڕاستیەکەی ئەو دوو پارچەوەرەقەیە کە بڕوانامەی لەسەر نووسرا و ماستەر و دکتۆرا و هەروەشم لێ وەرەگیرێ لە شوێنەکانە کاتێک کە داوام لێکەن وەکو سیڤیەکەم لێرە بەداخەوە بەس ڕاستیەکەی من بڵینەوە بینینی پیشانانی باو بڵین کوردکردنەوەی هەموو ئەزمموی فێربوونم ئەوەی تعاملم کردو لە دەروی وڵات لەوەی کە لە ماستەر و دکتۆراکەماوە کوڵم گەر تاویریکەم بە شاخەسە هەوڵەکە و کوای بەس بەشی سەرەوەی شاخەسە هەوڵەکە بێ بەنسبەت ئەزمموی فێربوونەوە ئەوەی خۆم لە لای خۆم بەڕاستی بە داهێنانی دائەنێم و ئەو شتانی کەوا ئەکا حتا لە هەموو قەراراتێکمان لە هەموو کارەکانی ئێستامە کاریگەری لەسەری هەیە و ئەتوانم بڵم مەزدەرەکەی لەکوێوە هاتۆ سەرچاوەکەی ڕاستیەکەی ئەو خول و ڕاهێنانە زۆرانە بوو کە ئەم خوێن لە سەنتەرە جیاوازەکانی ناو زانکۆ و لە دەرەوەی زانکۆ بە جۆرێک کە زۆربەیان ئەسڵەن شەهادەشی نییە پارچەی وەرەقەشی نییە بەڵام کاریگەری هەبوو لەسەر دروستکردنی ئەو باو بڵین کارکتەری پیشەی و کەسێتی من کە لەو لایەنەیە هەتا گەڕامەوە تقریبەن ئەوەی بیرم بوو بیژمێرم زیاد لە 600 باوە بڵم ڕاهێنانی پیشەیی لیدەرشیپی ئەکادیمی وانەوتنەوە دیتر لە بواری جیاوازە بە جۆرێک پیانەوتم لە دەورەکان کەیان بینم لەوێ پێڵم فریکوێنت فلایر لای خۆمانەوەڵی هاوڕێی بەرنامە یعنی بڵین ئەوکو وەسابەت لەگەڵ ماکراچکە بە حقت نەم لەو کاتەیە کە ڕۆشتم ئەوە بڵین بەڕاستی شوێنی وەکو پەیمانگای ڤیو گروپ نەبوو ڕاهێنانی بە قوت پێشکەشکە ئیتر چۆن کەسێک برسیوتینەوە چێتە شوێنێکەوە چی دەستەکەی هەڵەیەگرێ منی جوان بڵینم ئەمزانی کێمەوە بەرەو کوردستان پێویستم بەوە بوو زۆرترین ڕاهێنان وەرگرم ئەوە دافعەکەم بوو من لێرە بەڕێزان ئەوەیە کە پێڵم بەڕاستی بەشی خوارەوەی شاخەسە هۆڵەکە کە بەشی هەرە زۆرینەی ئەزمموونەکەمە کە من بەنسبەت خۆمە و کە تەکیدم بەنسبەت بە ڕێستانەوە گەرێسا بڕۆنەوە پیاسێرەکەن و شتانی دەوری هەبووە لەسەر کاری ئەو کارەیە جاری واشە نییە لە شێوازی دەورەیەکا بوو بێ لە شوێنێکا دانیشتی بێتی بەڵکو جاری وایە لە شێوەی کارێکا بۆ کردوتەوە بۆ بە ڕاهێنانێکی پیشەی خۆی لە خۆیان
هەر وەکو یەک نمونە لە ئەخیرەکەیە بەڕاستی ئەو لە زانکۆکەی ئێمە پرۆگرامێکیان کردەوە ناوی مای تاکس بوو پرۆگرامێک بۆ حکوومەتی فیدراڵ فەندیە کرد بۆ هەموو کەنەدا سەیران کرده بوو خریجی ماستەر و بە تایبەتی دکتۆرا کە ئەگاتە ئاسی دکتۆرا ئەوەنە پسپۆرە بێ ڕێگایان بە کەڵکی هیچ کۆمپانیایە نایەت هەر ڕێگاتنیان بە کەڵک نایەن هاتنیانە بێ ڕاهێنانی پیشەییان پێ بکرێ چونکە بەس دراسات کراوە لە سا 20 بەس خریجەکان ئەچنەوە جامیعە ئەم هەشتایی کەچی لێکن ئەگەر یەکێ بڵێکەوەتە بە عەدەدی دکتۆراکەم بکەنەوە زانکۆکان و شکەبێ و داهێنان ڕوونایەتی زانستی لەبەرەوە بۆیەوە بکەن هاتن خوێندکاریان فێری بۆ نمونە ئەوە کە تەنانەت چۆن توێژینەوەکە بکەی بە کارسازیەک یعنی بۆ نمونە بە شتێ بکەی چەنەها ئەنوا ئۆشکال دەوری تیا بوو کە ئەگەر تەخەڕوجی کردا تا 2 ساڵ بە خۆڕایی بوودایەوە بوو بە پارە لەبەرەوە خێرا فرسەتم هێنا هەمووی مخێن ئەپدەیتەکانیان مەبەستەکەم لە چی بوو بەس باسیێواکەم کە بۆ نمونە بۆ گرنگە ڕاهێنانی پیشەیی بەڕاستی لە کۆتاییە ئەگەر بێت و مێشک بە دەریاچەیەک حساب بکەین ئەو معلوماتی بۆ نمانگرتۆ لە زانکۆیە وەکو ئاوی لە ناو دەریاکەیە ڕاهێنانەکانی وەریەگرین لە دوای زانکۆیە و شەلالات وایە بۆ ئەو دەریاچەیە کە هێتەناویەوە ئەپدەیتی ئەکاتەوە نوێبوونەوەی تیاڕوئەیە چونکە بەڕاستی بەبێ ئەو زانیاریانە هەیە هەم ئێکسپایر بووە هەم وەکو مستەنقعێکی لێ وەکو زەلکاوێک کە بەڕاستی ئەمێنێتەوە لە شوێنی خۆیان و هیچ سوودێکی نابێ و زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابێت بۆ پابەندی بکاتەوە زۆر سپاس دکتۆرە دەستی هەموو لای خۆش بێ زۆر سپاسانەکەین زەحمەتوانان زۆر سپاس